بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ئێمە بەنیازین لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام دەست بکەین بە کۆمەڵی ئەڵقەی زۆر تایبەت و زۆر گرنگ بۆ ژیانی کۆمەڵایەتی و فەرهەنگی و کولتوری و ئەدەبیمان، و هەروەها بۆ ژیار و بۆ تێگەیشتنێکی نوێ بۆ ژیان. هیوادارم ئەم ئەڵقانە ئینشاءڵڵا جێگەی ڕەزامەندی خۆی گەورە بێت و مایەی سوودی باش بێت بۆ ئێوەی ئەز و خۆشەویست و ئەزمونداریتان زیاد بکات لە ژیاندا و سوود لە بەرنامەکانمان ببینن. فەرموون بۆ ئەم ئەڵقا نوێیانەمان. ئەو ڕۆژە ڕۆژی مەرجی لەبیر بوو، پێویستێ بگا ڕۆژێ پێش مردن بۆ تێگەیشتن چی چاکە کردن. تی بۆمبانکەن جەعفەری وەزیر، جەعفەر پیاوێ بوو بڕا و تەکبیر، هات و کوڕنووشی بۆ خەلیفە برد. خەلیفە وتی جەعفەر دەست و برد، بنێرە سێ کەسێکیان تیجار، دووەم فەلاح بێ و سێهەم مۆسیقار. هەرسێکیان هێنان بە هەڵەداوان، بە شپرزەیی گەیشتنە بەر دیوان. خەلیفەتون بوو بیانووی پێکردن، هەرسێک بە ئیعدام مەحکومی کردن. ئەوان ڕۆیشتنەوە و ئێوارەدا هات، خەلیفە ناردی دیسان جەعفەر هات. خۆیان لێ گۆڕی ماڵ بە ماڵ گەڕان، ڕێیان کردە ماڵ توجار لە پێشان. ڕوانیان تیجار بێهۆش لە پەوڕوو، لێ ڕاکێشاوە وەک نیوە مردوو. وتیان تۆ هەستە ئێمە دەروێشین، جەڵەوی قەزا و بۆ ڕائەکێشین. تی لێم گەڕێنوا من ڕابردووم، سەلەمم ماوە بۆ ئەوە مردووم. اینجا چوونە لای ماڵی مۆسیقار. سکی دایکە زەوی لە زووەوە گەنجینەکانی بۆ مرۆڤ کردوتە سفرەی ناز و نیعمەت و هەرگیز لە بەرامبەر نەشتەری مرۆڤ دەستی بەخشینی نەگرتوتەوە. ئەم جارە جۆرێکی جیاوازتان پێشکەش دەکەین. ئەم جارە کەسێک زەوی دەکێڵێت و چیرۆکی حکمت بۆ ڕوەک دەگێڕێتەوە. جوتیار نییە، بەڵام جوتیار دۆستە. دیوانی شاعران تەیەکات، بەڵام شاعریش نییە. نالیە و نالیش نییە. موریدێکی خۆبەخشی نالیە و نالیش 100 ساڵە بەجێی هێڵاوە و خەبەرێکی لەم پەرۆشەی خۆی نییە. جێپەنجەکانی قەدەری ئەم موریدە هێشتا کاڵ نەبۆتەوە و دەیەوێت عەسارەی ئەزموونی بۆ ڕۆڵەکانی نیشتیمان بنووسێتەوە. اینجا ڕۆیشتنە ماڵی گۆیندە، ڕوانیان بەزمە و قاقا و ئۆخەندە. چون لیان پرسی ئەم بەزمە چییە؟ بۆ بنیام نی واخەمە نییە. تی دنیا خۆشیە و چاک بەسەر بردن، لنگ بزواتنی پێناوێ مردن. اینجا چوتنە ماڵی جوتیاری هەژار، ڕوانیان بەپەلە جووتی خستۆتە کار. وا زۆر بەپەلە تۆ دا ئەچێنێ، وەک ئەم دنیایە تا سەر بمێنێ. پرسیان خۆ تۆ سبەینێ ئەمری، ئەم شێف و وەردە تازە بۆ جەبڕی. وتی پێشینان بۆ ئێمەیان کرد، ئێمەش گەر نەیکەین بۆ مناڵی ورد. خۆ من ئەتوانم بە دوونان بژیم، بەڵام خزمەتی وڵات نەکەم چیم. ئەوەی کە خێری بۆ وەتەن نییە، بەچی ئەیزانی کە دوژمن نییە. ئای پیرە مێردی نەمر، ئەشهدوبیلا نەمری. 27 ساڵە لە هۆڵی نەشتەرگەری داستانی خوێنوەستان دەنووسێتەوە. ئەوانەی لەم هەڵمەتە نیشتیمانیە شەو ڕۆژ وابەستەی ڕاگررتنی ناسۆری مرۆڤ دەبنەوە. ستاوێکن، نەک تەنها کەسێک. پورەی هەنگینی ئەم ستاوانە نەنەتەوە و نەئاین و نەنەریت و نەپیری و جوانی دەستکاری پەرۆشی کارابوونیان ناکات. هۆڵی نەشتەرگەری جیهانێکی تایبەتە، لەبەر گەوە تا بەرگ کتێبێکی سەوزی لاپەڕەخەنینە و هەموو ڕۆژێک خەنەبەندانی ڕزگاربوونی مرۆڤە و هەرگیز مرۆڤەکانی ئەو جیهانە بە مردنی مرۆڤ شادمان نین. مرۆڤ لەم جیهانە تایبەتە زۆر خۆشەویستە.
لە 92 تا ئێستا پەیوەندیەکی ئێجگار برادەرایەتی و دۆستایەتی و هاوڕێتی دروست بووە لە بینی من و هەموو برادەرەکانە. بەڕاستی ئێمە عنی تایبەتی دوو برادری کۆنمان هەیە، دکتۆر تایار هەورامی و دکتۆر سیروان، وەکو سێ کوچکەمان لێ هاتووە. ئێمەش هەر دایمە پێکەوە بووین، عمریشمان نزیک یەکە تقریبا پێکەوە ئەعدادێمان تەواو کردووە. جامیعا من لە بەغا بووم لەگەڵ دکتۆر سیروانە، کاکتیار لە مۆسڵ بوو، دواییش لە دیراسات و عیلایەکمان گرتوتەوە و لە 92شەوە لە سەرەتای 92 ئێمە لێرە ئیژەکەین پێکەوە، هەتا ئێستا دڵمان لە یەک نەڕەنجاوە، نەک لەگەڵ ئەمان، لەگەڵ دوانی دوای ئەوانیش کە هاتووە. پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن فەرەج، ڕاوێژکاری نەشتەرگەری. دکتۆر فاروق ساڵی 1956 زاینی چاوی بە ژیان هەڵهێناوە و خێزاندارە و باوکی 4 مناڵە. دکتۆر فاروق بەکارێنوێسی هەیە لە نوشداری و نەشتەرگەری گشتی و بڕوانامەی دکتۆرا لە نەشتەرگەری گشتی و هەڤاڵی کۆلێژی نەشتەرگەری مەلەکی بەریتانیا. 2018 هەتا ئێستا سەرۆکی لیژنەی زانستی لەقەی نەشتەرگەری کۆلێژی پزیشکیە. خاوەنی ئەزمونێکی زۆرە و چەندین بڕوانامەی پزیشکی هەیە لە ناوە و دەرەوەی وڵات. دکتۆر فاروق موریدێکی بە ئەمەکی حەزرەتی نالی و شاعیرەکانی کوردە و هەموو ڕۆژێک لە حکمت و شیعرەکانی نالی بەشی دۆست و قوتابی و هاوڕێ و هاوکارانی دەدات. کاتۆریان هەموو کاتێکە باش و خۆشحاڵین کە جارتر دەرفەتە و لە خزمەتا بین. پێم خۆشە جنابتان ئەگەر بڵین پەڕەکان و لاپەڕەکانی ژیانی جنابتان بە کورتی ئەگەر شتێکمان بۆ باس بکەیت لە خزمەتا بین. زۆر سپاس. بەڕاستی پەڕەکانی ژیانی من بریتە لە 4 پەڕە، توانیم لە 4 پەڕە کۆیکەیتەوە. پەڕی یەکەم بریتە لە ئامادەکردن، خۆ ئامادەکردن بە خوێندن، خوێندنی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی و زانکۆ و دوای زانکۆ و بڕوانامەکان کە وەرم گرتووە لەو اختصاسەکەی خۆما، اختصاسی وردەکاری کە وەرم گرتووە و هەروە ڕاهێنان لە ناو دەرەوەی وڵات کە کردوومە، ئەمە توانم بە قۆناغی ئامادەکاری حسابی کەم لە ژیانی خۆمە و ئەمە زیاد لە 35 ساڵی زیاتر تێپەڕان لە ژیانی من. و قۆناغی دووەم بریتە لە کارکردنی وەکو پزیشک، لە پێشا وەکو پزیشکێکی مقیم کە لە 80 تعین بووم لە مەدینە تۆپ، دوایی هاتوومەتەوە قوڕاو ئەریاف لە ڕانیە لە بەرزنجە لە سامەڕایشم کردووە، دوای ئەوە چوومەتە خوێندنی باڵا و ئەمانە هەمووی بریتی بووە لە کارکردن کە کارم کردو وەکو پزیشکێک، وەکو پلەبەند، دوایە وەکو پسپۆر بۆ پراکتیزەکردنی ئەو زانست و زاینە پزیشکی کە وەرم گرتووە بۆ چەندەها ساڵ خەریکم. ئەتوانم بڵێم بۆکو پسپۆر لە 92 خەریکم. قۆناغی سێهەم یاخۆ بڵێن پەڕی سێم لە ژیانی من بریتێ لەوانە وتنەوە. لە سەرەتای دامەزرانی زانکۆی سلێمانیەوە من لەوانە وتۆتەوە لە زانکۆی سلێمانی کە دامەزرایەوە لە ساڵی 92 کە دەستکرایەوە بە خوێندن، کۆلێجی پزیشکی لەوێ من دەرسم وتۆتەوە وەکو مامۆستا و یەکەم پەڕی یەکەم دەرسی توێکاری قۆناغی یەکی پزیشکی من وتومەتەوە وەختی خۆی. ئەمە هەروەها ماوەیەک عەمید نەبووی کاتۆر هی طبیب بەڵێ ماوەیەک چەند ساڵێک عەمیدی کۆلێجی پزیشکی سان بووم تا کەوتە سەر پێی خۆی و دواییتر خۆم دەستم لە کار کێشایەوە. اینجا یەک مانگ عیلاجەکە وەستێنی دوای ئەوەی تۆ بەلام فەحسەکە بۆکەم و دوای. ئازیزان، ئایامێکە ئەمەوێت ڕۆحی حەزرەتی نالی داعوەتی شیرین چاپ بکەم. لە نزیکمەوە مامۆستا و پزیشک و شارەزا و بە ئەزمونێکم لە زووە بەدی کردووە و نەمەزانی لە کام گۆشەیەوە ئەم گەوهەر ناسە بتوێنم. لە دوو ئەڵقەیە تەنها فریای بەرکۆڵێکی کەوتم و ئەوەی لە 20 ساڵە لێم بیستووە نەمتوانی لە دوو ئەڵقەیە پاڵفتەی بکەم. بەڵام ئەگەر فریای هەمووشی نەکەوم خۆتوانم بەم میوانداریە تا مەزرۆیتان بشکێنم و ئیتر خۆتان عەوداڵی بن و دووی نالی و شاعیرە پێشینەکانمان بکەون و دوڕناس بن.
ئێستا نەخۆشەکە ئامادە کراوە فتقی بۆکەین هەموو شتێ حازرە کاکە دەست پێ بکەین ئەبێ ڕوخسەت وەرگرین هەموو شتێ حازرە بە ناوی خوا دەست پێکەین اللهم يسر ولا تعسر يا حنان يا منان بسم الله بۆ کامیان دەکەی بۆ حکمەتی نالی یاخود بۆ دەستێکە بۆ نەشتەری دەبەیت بسم الله بۆ کامیان دەکەی بۆ داوای شیفای خوایی یاخود بۆ سەیری قەسری قەسیدەیەکی نالی بسم الله بۆ کامیان دەکەیت بۆ حاڵی بوونێ لە عیلمی لەدونی یاخود بۆ دەرسی حوجرەکەی نالی ئەلبەتە نەشتەرگەری پێویستی بە زانست هەیە پێویستی بە ئامادەبوون هەیە پێویستی بە زانیاری تەواو هەیە لە عینن کاتە پێویستی بە تەجروبە و خیبرە هەیە یعنی ئەو تەجروبە و خیبرەیە زۆر مهمە بە لە ژیان قاڵە بیتەوە تایە کە قاڵ بوویتەوە توانی بەکاری بێنی فەرقەکە سەیرەکەیت هەر لە مناڵیەوە مناڵێک هەیە زۆر بە سەلیقەیە دەسوخەتی خۆشە مناڵێکی کە هەیە دەنگی خۆشە مناڵێکی کە هەیە ڕەسامە جا ئەو لە شعرە خۆی سەلیقەیەکی زۆری هەبووە لە دێڕە شعراڵێ خەڵکی هەموو کۆدەک و بەستە زمانن تۆزێکە جوڵێ نەخۆشەکە خەڵکی هەموو کۆدەک و بەستە زمانن کۆدەک ینی مناڵ بێن ببیەن لە نالی شعری سەلیقی یعنی نالی ببیەن ینی ببیستن بێن ببیەن لە نالی شعری سەلیقی ئەڵێ خەڵکی هەمووی مناڵن لە ئاستی ئەمە تەوان یعنی ئەمەوەنە هەم شانازی بەخۆیەوەکە ئەڵێ من ئەوەنە لە چاو ئەم گەورەی ئەوان مناڵن و کەس ناگا بم و ئەم تۆزێکە جوڵێ قاچی باوکەکەم ئەنجاڵێ بێن ببیەن لە نالی شعری سەلیقی لە شوێنێکی کەشاڵێ کە باسی خۆیەکە و لەگەڵ هاوڕێکانیە ئەمەنە شانازی بە ئیشەکەی خۆیەوەکە و بە عیلم و زانستەکەی و ئەوە ئەڵێ نالی حەریفی کەس نییە نالی حەریف یعنی کەس لە هاوپیشان نایگاتێ حرفە نالی حەریفی کەس نییە شعری ڕەدیفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە نالی حەریفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە شعری ڕەدیفی کەس نییە هەرزە نوویسە گەپ دەکە هەر بۆ خۆشی لەم شتانەژە نووسم وەکو تازە دەسم هابێ نوویس یعنی نووسەر ئەڵێ من نووسەرێکم تازە دەسم پێ کردووە بەڵام لەگەڵەوەشا کەس ناگا بە من کەواتە هەمووی شێک پێویستی بە سەلیقە و تەجروبە هەیە پێش هەڵمژینی بەنج شیعرێکی مەستم دەکا پێش خەونی دەستکردی تۆ هەستم دەبا پێش ئازار و ناڵەی بڕین شیعری نالی بۆ خۆی مەبا کێوەک ئەو بە شیعری حەزرەتی نالی نەستم دەبا لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی فێرکاری هەوڵمانداکە بە خزمەت چەند براوخشێکی بەڕێز بگەین لێرە کە بەردەوام لە ژیانی 27 ساڵی دکتۆر فاروق لەم نەخۆشخانەیە خۆ لەگەڵ ئەم ستافەیە بە زۆری بردووەتە سەر حەزمان کرد ئەوان چەندێ سوودیان لە دکتۆر فاروق بینیوە لە ڕووی ئەدەبی و هونەری و هەروەها کلتوری و شعر و ئەدەب و بەتایبەتیش نالی یاخود و کۆڵن حەزرەتی نالی ئایا چەندێ سوودیان لێبینەوە چەندێت بەدواداچوونیان کردو بۆ شارەکانی نالی لەو ڕوانگەیەوە کە دکتۆر فاروق باسی بۆ کردوون و چیرۆک و بەسەرهاتەکانی بۆ گەڕانەوە جا حەزمان کرد چەند و توێژێک لەو براوخشکە بەڕێزانە وەربگرین فەرموون دکتۆر هەڵوان جەناب وەکو جەڕاحێک لە نەشتەرگەریاوە هەروەها وەکو یەکێک لە هاوڕەکانی دکتۆر فاروق و سوودتان لێبینیوە یاخود ئەوەی کە بەیەکەوە دانیشن لەگەڵ دکتۆرەکانە دکتۆر فاروق چەندێ ئیسفادەی ئەدەبی و شعری و کولتوری و یعنی ئەم شتانەتان ئیسفادەی غەیری مەجالە تۆبیەکەی خۆتان لێ کردووە یان چەندێک
ئەو توێژانە بەڕاستی شەوقی بۆیەوە دروست کردەوە بۆی بە دوای نالیا بە دوای شاعرەکانی ترا بڕۆن. بەڕاستی طبعاً دکتۆر فاروق وەکو مامۆستا و برا گەورەش ئێمە تەمەنە و جیلی پێش ئێمە دوای ئەوە هاتوین ئێمە خوێنکاری ئەو بووین و لەگەڵ کارمان کردو لە لایانی تۆبیەوە تەمان هەڵبەتە ئیسفادی زۆرمان لێکرۆ سوودی زۆر پێگانێت بەڵام یەکێ لە شتە ئەتوام لەم شازەکانی دکتۆر فاروق کە لە ناو ئێمە یا ناو سێژنەکانی کە زیاتر دیارە ناحی ئەدەبیاتەکانی و بە تایبەتیش گرنگی پێیان بە ئەدەبیاتی بەڕاستی حەزرەتی نالی زۆر جار ئێمە ینی خۆشم زۆر جار حەزم کردو دانیشم لەگەڵ تۆ فاروقە خۆی هەر وەکو کابراایکی بڵی قسە خۆش و قسەی نەستەق و ئەم بابەتی هەر زۆر لایە هەتا پەندی پێشینان و ئەم بابەتەش بەڵام بە تایبەتی لە وەکو خۆ دەزانی حەزرەتی نالی شیعرەکانی ئەبێ خەڵکێک بۆ پڕوم کات و یا تۆ لی تێ ناگەی خەڵکێکی سادی وەکو من لە شعرەکە ئەو زۆر باشە زۆر جار کە دانیشێ باسی شعرەکە و خۆشەکە لەوەیە کە ڕوونکردنەوەکەشمان نایەتێ بە تەنیا هەر شعرەکەت پێ ناڵێت و تەواو بێت اونجا کە ڕوونکردنەوەکەت پێڵێت تۆ ئەزانی گەورەی ناری لەکوایە چونکە تا ڕوونکردنەوەکانی شعرەکان نەزای نازانین گەورەکان کەواتە ئێمە ئیسفادەمان لێ یەکەم دانیشتنەکە خۆش لەگەڵ بەڕێز تۆ فاروقە دووهەم شعرەکەی بۆ تون سێم خۆشەویستی بۆ حەزرەتی نالی زیاد کردی بەڕاستیەکەی وڵی دکتۆر فاروق هیچێکە لە دکتۆرە کۆنەکانی ئەم شارە شاری سلەیمانی چەند ساڵیشە من لەگەڵی ئیشم کردووە لەو کاتی ئیشکردنە لە کاتی نەشتەرگەریە چەندێک ئیشی کردبێ لە هەموو مووقفێکە بیتە شعری باس کردووە هی نالی بێ هی مەحوی هی هەموو پەندی پێشینان قسەی نەستە لە هەموو مووقفێکە شتێکی باس کردووە. مستەفا بەجی کوردی و سالم بەم سیانیان و تۆ سێ کوچکەی بابان ئەڵبەتەمانە زۆر پیاوی گەورە بوون هەبوون و سەر و شاعیرەکانی کورد بەلای من هەمویان گەورن هەندێکیان شانسی هەبووە زیاتر بە لێ کۆڵینەوەی لەسەر کراوە هەنێکیان کەمتر بەڵام هەمویان گەورە بوون بەسێکم بەریاخۆ لەمانە وشەی حەزرەت کە بە نالی ئەوترێ دیارە پلۆپایەکی زۆر تایبەتی هەبوو بۆیە بەمیان و تۆ حەزرەت و سالم لە شعرێکا کە جوابی نامەکەی هاتەوە قوربانی تۆزی ڕێگەتم لەوە ئەڵێ بڵێن بە حەزرەتی نالی کە وەکو من ئەڵێ خوێنی خۆی نەکات سالم بە حەزرەت ناوی بردووە ئیتر لە کۆڕووکۆبوونەوەشە هەر کە تایبەتی بەندێکی خۆی هەبووە ئەڵبەتە زۆر ڕێزی خۆی و بۆ چوونەکانی گرتووە. نالی شاعر دەڵێت شادمانی بێوەفایە یاری تێری و مەستیە یاری تنگانە و غەمە با هەرغەمی خۆم خۆم بخۆم گەردە پرسی من لە بەرچی کەم دەخۆم من بە برسی قەت مەزانە خەم دەخۆم. کتێبەکە لە دەوری 60 پەڕابێ ئەمە تا مەزرۆی بووم لەو سێ ڕۆژی متەمەرە لە ئیسراحەتەکانە ناچوم بۆ شوێنێکە چوم لە بینی ڕێستەکانە چوم ئەم خوێنەوە یعنی کتێبەکە لەو 60 پەڕەیە لەو سێ ڕۆژە من تەواو کردم نەک ئەم کتێبە ون بێ لە نەقڵاون بێ لە شتێکا بێ ئەوە کە گەڕاینەوە بۆ قاهیرە چل ڕێسای عشق بوو تازە دەرچوو بوو کرابوو بە عەرەبی ئەوەشم هەتا گەیشتمەوە بۆ عێراق ئەویشم خوێنەوە یعنی کە دەزێن بە کتێبێک حەزەکەم گەرم بم بە گەرمی و ئیفکرەکان نەبچڕێبی خوێنیتەوە خوێنەوە زۆر مهمە. ینی بەڕاستی کە ڕۆژانی دووشەمانێت ڕۆژێکی زۆر خۆشە سوێ لەگەڵ دکتۆر فاروق ئەبینێت و تێکەڵی عالەمی ئەدەبیات دەبێ لەگەڵیە من عادەتەن بەیانیان زوو کە یەکەم کەی لەگەڵ دەزە شۆم و یەکەم ئیش لەگەڵ ئاکەم و ئەنجا دوایی جو ئەگرین لە شعرە خۆشەکانی کە لەگەڵ باسی نالی و مەحوی و ئەمانەکە یعنی بە تەواوەتی لە ژیانی دکتۆر فاروق ڕەنگیاوەتەوانێت. محقق مەشرەبی نالی لە شعرە هەر وەکو خاچی خەیاڵی کوردیە بەیتی سەراپا زۆڵفی دووتایە یعنی ئەگەر لەم دێڕا ئەم دێڕە ئابەم دێڕە توانی چەند نامەی ماسەر و دکتۆرا بێنی هەبەز لەم دێڕی نالیە هەموو ئەگەر شەرحی کەی مەسەلەن ئەڵێ محقق مەشرەبی نالی مەشرەب یعنی ڕێباز ئەڵێ بە دڵنیاییەوە ڕێبازی نالی لە شعرەکانما وەکو خاکەکەم وایە کە کووردە هەموو ڕێبازی شعری من ژیانی شعری من لە شعرە هەر وەکو خاکی وەکو خاکەکەم مۆسکتویەکە بەرێ خەیاڵی کوردیە هەموو خەیاڵم لەسەر کووردە وەکو عەرزەکەم وایە کە کووردە بەیتی هەموو دێڕە شعرەکانیشم دێر بە دێر وەکو زوڵفی دووتایە تا جاران لە لادێ کە سەوزە و میۆشتیان هێناوە بۆ شار بە بەرچنەی هێنایانە لەسەر وڵاخەکە دایانناوە ئەم دیۆدی و ئەبێ بە قەنیەک بێ گەر بە قەنیەک نەبێت لاسەنگە بێکەوێت
ئەم چییە ناوە سێ عیبارەت ئەوە باسی ئەوە کات هاتو چۆ خەڵکی چۆن هاتو شۆشتیان کردووە لە عینە کاتیشە باسی شعرەکە هیچ شعرێک دێڕ و سەر و خوارەوەی بەست و مەقامەکەی ئەگەر یەک وەزن و قافی نەبێ لاسەنگە بێ کە بێ وەکو ئەو تای بەرچنێ وایە لە عینەن کاتە ئەم خۆشەویستەکەی بێنەچووە هەڵە زوڵفی خۆشەویستەکەی من لە هەردوو لاکاتە خوارەوە بە ڕوومەتیا ئەمە نەمەوزونن ئەمەنە ڕێک و پێکن وەکو یەکن وەکو ئەو یەکی گرتووە ئەم موریدە لەسەر زمانی نالی بردی سەر شەقام و داری پیرمەسوور و سەرچنار و داری شیعباس و سەیوەن و دائیرەی ئەنجومەنی قوبور و کانیاسکە و خوڕەی تانجەڕۆ و چیمەنی ناوخانەقا و حەبیبە و غاریار و لەبێشەوە عەبیری سەلامی نالی بە حوجرەکەی دەگەێنێت زەوی بکێڵە و دارچنارەکان بنێژە هەتا نەمانگەیەن نەپردی ئەمان بەجێمان مەهێڵن و کەشکۆڵی زانست و ئەدەب و ئەزمموی زانستیتان لە ڕۆڵەکانی نیشتیمان مەگرنەوە بەڕێز دکتۆر فاروق زۆر دەورێکی گرنگی هەبووە هەم لە عملیاتە هەم لە ڕووی ئەدەبیەوە لێرە یعنی هەمومانی بەرەو ئەوە ڕاکێشاوە کە شعر بخوێنینەوە دوای ڕۆمان کەوین دوای هەموو شتێ یعنی دایمە پێش هەموو عملیاتێ پندێکی وتووە شتێکی وتووە زانیاریەکی لەسەر هونەر لەسەر نووسین خوێندنەوە ئەمانە باس کردووە خاصەن لە بواری شعر خوێندنەوەی نالیە هەمومانی فێری ئەوە کرد کتێبیا بە هەمومانی خستە ئەو ڕێچکەیەوە تا زیاتر بزانی ئەنجا ئەزانی کە تۆ هیچ نازانی هەتا زۆرتر بەڵامی وا هەیە جامە شتێکم بیرەخاتەوە هەتا زۆرتر بزانی هەستەکەی تۆ کەمەزانیت کە شەمسی تەبریز یەکەم جار جەلالەدینی ڕۆمیە بینێ لە کۆنیا لێ پرسێ ئەڵێ پرسیارێکە لێ بکەم لە بەرچاوی خەڵک ئەویش خەریکە جوابی هاتوڵێت تۆ بە سوار وڵاقەکەی ئەبێ بیتە خوار و ئاستی ئەو کەسی کە پرسیارە لێەکە چەند کچوو بێ بەرامبەر تۆ ناکرێت تۆ لە بەرزی و جوابی خەڵک بیتەوە ئەوە پێی ناخۆشە بێ وەکو چۆن بڵێ گلەیەکی عەلەنیە لێەکە دوایی لێ پرسێ ئەڵێ زانستی پێغەمبەر درودی خوای لێ بێ زۆرتر بووە یا شێخێکی لێ پرسێ ئەویش ئەڵێ زۆری پێ ناخۆشە ئەم پرسیارەت چیە لێەکە ئەویش ئەڵێ بۆ عاجزەبی ئەو شێخە ئەڵێ ئەمەنە عیلمم پێیە کونوکە لەبەری زانست و دنیا و دین نییە نەیزانم بەس لە قورئان هاتووە پێغەمبەر ڕەبەنا لا عیلم لەنا ئیلا ما عەلەمتەنا هەڵە هیچ نازانین ئێمە ئەویش ئەڵێ ئاخر حەوسەڵەی عیلمی ئەو شێخەی تۆ ئەمەنەیە بە قومێ ئەو تێرە بێت دەفرەکەی بەڵام ئەمەی پێغەمبەر درودی خوای لێ بێ حەوسەڵەی عیلمیەکەی زۆر زۆر گەورەیە یەک بەحریشی تیا بێ بەحرێک کە چووە سەر شوێنێک هێشتا ئەزانێت کە موحیطەیە لە دوای ئەوە لەبەرەوە تا خەڵک شت زیاتر بزانێ بەڕای من هەستەکە متەواضعترە بێ هەستەکە هێشتا عیلمی کەم پێ هەشتەکە زۆری زانیوە تەسەور کە سەفەرێکمان کرد کۆمەڵی دەشتەرگەریەکان بۆ بڵین چوین بۆ تورکیا بەڕاستیەکەی ئەوەی لەگەڵ دکتۆر فاروق و دوو ناوی کەژێن دکتۆر قەلەندەر و دکتۆر سیروان خۆشی ڕێگاکە یعنی ئەوەی چێژم بینی لە خۆشی ڕێگاکە لەگەڵ ئەوانە کە قسەکردن و قسەی خۆش و جێڕانەوەی بەسەر هاتە کۆنەکان ئەوم لا خۆشتر بوو لە تورکیاکە خۆی کە وڵاتێکی چەند خۆشە و سیاحەت و یەکەم جایش بوو بچم بۆ تورکیا بڕات هەبێ کێ لە شیعری مەولەوی و مەحوی و نالی و وەفایی تونێتیەشکێ کێ لە گوڵستانی سالم و کوردی و ڕەنجووری لە بۆن و بەرامەی گوڵ تێرە بێ ماسی کاتێ ئەکەوێتە سەروشکی ئینجا قەدری ئاوەزانێت قەڵەم ئەوسا ئیجازەی شعری ئەو شاعیرانەی هەبوو بەبێ لوتفی ئەوان نەیدەنووسی مەرەکەب لە دەرماڵی ئەوانە شینی دەکردەوە دیوانی ئەوان زۆری دێوانە کرد کارکتۆر دەستەواژە پزیشکیەکان یاخۆت ئەندامانی جەستەی مرۆڤ ئیتر لە چاو لە لوتە و لە کوێیە و لە هەناسێ و حتا ئەو شاعرە کۆنانەکە تۆشکم بە تایبەتی مەحوی و نالی وانە سۆفیش بوون یعنی زیاتر لە تائیفەکانی ئینسانیشان باس کرد لە تائیفە نورانیەکانی ناو دەرونی ئینسان یعنی هەر سێ نەفسەکان باس کردو نەفسی ئەمارە بیست و نەفسی مطمئینە نەفسی ڕاضی هەموو نەفسەکان ئەو شتانیان باس کردووە بەس ئەم
دەستەواژانە لای نالی دەستەواژە تۆبیەکان یا پزیشکیەکان چیە گەینێت؟ نالی کەم ئەندامی جستەی مرۆڤ هەیە یا واژەی پزیشکی هەیە بەکاری نێنابێ و چەند وشەیەکی هەیە ڕەن بێ دەست پێشکەر بوو بێت لە بەکارێنانیانە. مەسەلەن ناری وشەی خەڵەفابوونی بەکارێنەوە کە ئینسان پێرە بێ ئەخلافەیە عەرەب پێڵێ خەرەف، نەخۆشی بەکارێنەوە، ئافاتی بەکارێنەوە بۆ تەعزیەی خۆشەویستەکەی کە نامەی بۆ نێرێ لە شوێنێکاڵێ ئەو پیری خەرەف ئافەتی مرد و سەفا بوو، تۆ شۆخ و جوان دووربی لە ئافات و خرافات، یعنی دووربی لە نەخۆشی، دووربی لەوەی کەوا خلافیت و پیر بیت. وشەی عیادی بەکارێنەوە، عیادی ئەنی سەردانی نەخۆش یا شوێنی سەردانی نەخۆش، عیادە وەڵێکا چۆن بۆ عیادی فڵان کەس فڵان کەس ئەڵێ سەر خاتیمەی حوسنی عیادت کە نەهاتی بارێ بگەرە فاتیحا و دەبی زیارەت، یعنی ئەڵێ لە خاتیمەی حوسنی زیارەت ئەوەیە عیادت کە بچی بۆ لای نەخۆش ئاخر جار پێش مردنەکە ئەگەر سەردانی بکەی ئەوە پێڵێن ئەو عیادەیە پێڵێن خاتیمەی حوسنی عیادەت، یعنی ئاخر جارتر فریایەکی یا فریای ناکەوی بە خۆشەویستەکەی ئەڵێ کە نەهاتی پێش مردنەکەم سەردانێکم لێبەی نیکە بە نەریت سەردانێک بۆ ڕستانەکەم بکە، فاتحایەکم بۆ دابە بەرە بۆ ئەوێ، یاخود دەڵێ هەر بە عومێدی عیادەت بەڵکو جارێ بێتە لام من ئەگەر بشمرم پێم خۆشە ئەم بیماریە، نێگەر من نەخوا نەخۆشکەوم وەگەر بژمرم نەڕی نەخۆشێکە بەس بۆ سەردانی نەخۆش کە خەڵگەچێ بۆ لای عیادەیەەکە هەر سەرێکم لێ بە پێم خۆشە. وشەی عیادەتی زۆر جوان بەکارێنەوە. وشەیەکی ئێمە لە جەڕاحا زۆر بەکارێنین، وشەی بشکبوونەوەی زمان و لێو و تۆکڵێکە گرێ و ئەوە ژنە کۆنەکانی سلەیمانی بە تایبەتیگەرێکیان ببینە دوعایان بۆ کردیان و خوا لە لێو بەبارت نەکە، لێو بەبار بڵێ مانای ئەوەیە تۆن تووشی نەخۆشی و ئازار و شکنجەبی لەشی مرۆڤ وشکە بێتەوە ئاویتیان نامێنێتەوە قۆناغێکە بەرەو سەدمەیە بە بەرەو ئینگلیزی پێڵێن شۆک، کە ئەوڵێ نالی چۆن بەکارێنێ ئەڵێ لەعلی شەکەرباری تۆ تێراوە شەکەرباریە بە خۆشەویستەکەی ئەڵێ لێوی تۆکو سوورە وەکو یاقوتی سوورە پڕ لە ئاو وەزعی باشە، لێوی محنەتباری من لەم ناخۆشی و خەفەت و ئەوە بێ ئاوە باری گرتووە، یعنی ئەو تۆکڵی کە بەسەرەوەی علامەتی نەخۆشی و وشکبوونەوەیە. سینە وشەی سنگی بەکارێنەوە، سنگی مرۆڤ بەکارێناوە ئەڵێ لە سندوقی پڕی سینەم بترسە کە ئاگر بەرباتە تەخت و تابوت. مەڵحەمی بەکارێناوە، وشەی مەڵحەم دڵ نەخۆشی و هەروەها برین کە زۆر خۆڵە بێتەوە کە پاچێکیتەوە، گوشادکردنی برین ینی پاکردن لای خۆمان کە برینێ پاکەینەوە. ئەڵێ بەو دەستەکەوا مەڵحەمە بۆ ئەم دڵە خەستە، بەو پەنجە کە بۆ بابی گوشایش ئەوە مفتاح بەدەست بە چەقۆ بەوانە کە برینێ بە پاکەینەوە پیسەکەی لێلابین، ئەڵێ بەس پەنجە بێنی بەسەر برینەکەمە برینەکانم هەموو پا پیسەکەی لێەکەیتەوە و چارەسەریەکەی. وشەی ڕۆحی بەکارێناوە وەروە برینداری لەش ئەڵێ لەدلەت و کونکون بووە دڵ لە شەوقی چاوەکەت شیرەکەت ڕۆحەکەم دێت و دەچێ داخۆ لە کامیان بێتە دەر، ئەڵێ ئەمەنە شیر کردووە بە لەشما لەشمە هەموو کون کردووە ڕۆحم نازانێت لە چکونێکیانە بێتە دەرەوە سەر بێتە دەرەوە ڕۆحم دەرچێت. بەتەکید قسەکانی زۆر بە پیتان زۆر ئیسفادی لێکین، یعنی هەر بۆ قسەیەک لەوانە بێ یەکسەر شعرێک گێنێتەوە، شعرەکانیشی هەمووی بە تەکید وایە زۆر ئیسفادەیەکی باشی لێکین. مەولەوی و نالی و ئەمانە مەحوی و مەلایش بوون و لە هەمان کاتشە یا ئاهلی تەسەووفیش بوون و لە هەمان کاتشە شاعریش بوون. ئەوان شاعیرەکان کە تۆ لە شعرەکانیانە هەستەکرێت کە دانیشتن بەیەکەوە کۆڕبەستن و توێژی ئەدیبانەی خۆیانیان میرەبەدێکیان هەبوو بێ شتێکی ئەویان هەبوو بێ، چکە نامەکەی سالم نامەکەی نالی بۆ سالم ئەوە ئاگەیەنێکە ئەم وتوێژ و ئەم ڕاگۆڕین و شعر گۆڕینەوە و ئەم شتانەیان زۆر بوو بێت. ئەو بەتاکید کۆڕ و کۆبوونەوەیەکی بەردەوام هەبوو لە بینیانە، پەیوەندیەکی بەردەوام هەبوو، گەرێکی شعرێکی تازە هەر ئەوەی لە دەمی دەرچوو بێ خەریکی شعر کەونوتت کەوڵی ئەبێ بۆمان بخێنیتەوە ئەبێ بۆمان بڵیت ئەبێ چییە بە سەربارەی چییە دەربارەی چییە و یعنی وەکو لوجنەیەکی تەدقیق شعرەکانیان پێگەیشتووە ڕێی خۆیانیان پێوتووە، تەنانەت ڕۆژێک خوالیان خۆش بێ گۆران شعرێکەیە بۆ وفاتی کوڕەکەی بۆ هیوای کوڕی کە نووسیویەتی بە ڕێز خوالی خۆش بوو ئەحمەردی ئەڵێ بۆم پسەنجێنە پاش ماوەیەک ئەیبینێ ئەڵێ درەنگ کەوت جوابەکە لەوە چێ شعرەکەی منێ بەدڵ نەبێ،
ئەو ئەڵێ وڵی ئەمەە بەرزەوتووە یعنی بکرایەوە چەنە لێ بمرێ لە کەسوکارە قەینا بەس شعری وامان بۆ بێ. خۆی گەورە بریسکەکانی حکمت و دانایی وەک سینیەکی پڕ لە گوڵ دەکاتە دیاری دڵی ئیماندارانێک کە بیانەوێت. ئەم شاعیرە خواناسانی گەلی کورد زۆر ڕوون و ئاشکرایە کە مؤەیەدن و پشت ئەستوری پشتگیریە خۆیەکەن و بەشێکی زۆری شیعرەکانیان سەنگینی بەرەکەتی ئاسمانی پێوە دیارە. نالی لە فەلسەفەی ژیان و ڕێڕەوی ژیان و ڕێبازی نالیە کۆمەڵێک ئەنجامی هەیە کە توانی لی دەربێنی. مەسەلەن باسی هیواکە و باسی کارەکات. ئینسان لە ژیانە هیوایەکی زۆر زۆری هەیە، بەڵام لە عین کاتە ئەو کاتی کە هەیەی ئەو تەمەنەی کەیەتی فریا ناکەوێت. دوو ئەو هەوڵی کە ئەیەیت لەوانەیە نەگەیتە هیواکانە نێتە دیتە ئامانجەکان سەرکەوتو نەبی. مثل نالی ئەڵێم ئەم ئەرزە مەزرعی عەمەلە و کۆڵخەنی ئەمەل، کۆڵخەن دووکەڵی حەمام کە لێ دەرەچێت. ئەم ئەرزە مەزرعی عەمەلە و کۆڵخەنی ئەمەل، هەندێک دەبێ بە مەسجد لایە بە مەزبەلە. ئەم ئەرزەیە بازەکە بە شوێنی خواپەرستی و پیرۆزی و چاک بازە کردەوەیە، هەندێکیشە بێ بە مەزبەلە و شتی پیسی تیاکرێت. باسی کە باسی هیوا و ئاکاتەڵی وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورد، ئەمەل گەلێک و طەویل و عەمەل کەمێک و قەسیر. یعنی ئەو ژیانە تۆر هەتە وریای خۆ بە ئەو هیوانەی هەتە ڕەن بێ زۆر زیاتر بێت لەو وەختە و ئەو وەختی کە ئەیبێتە سەر. ئەم دێڕە شعری نالی مامۆستا مەسعود محەممەد دەڵێ ئەم دێڕە شعرە بەسە کەواتە بە نالی بڵێ کەوا گەورەتی شاعری سەردەمی خۆیەتی ڕەن بێ قەڕنەکەشی بێت. دێڕەکەش ئەمەیەڵێ وەرە عالەمی قەلبت نیشاندەم کەوا فەقری غینایە مردنی ژین، تێیدا ئومێد و بیم و گریە و سۆز، بەهار و پاییز زستان و هاوین. ئەگەر بە سارەزەکی سەیرێکی ئەڵێ باسی چوار فەسڵەکەکە بەس کە لێکی بیتەوە فەلسەفەی ژیانی نالی بووە و فەلسەفەی ژیانی هەمومانە هەچ کەسێ بێ. تەمە نالی هیچ وشەیەک بێ مەرام دانانێ کاڵێ وەرە عالەمی قەلبت نیشاندەم. ئەگەر قەلب قەزدی دڵ بێ ئەڵێ وەرە عالەمی دڵە بشاندەم. لە عالەمی دڵات چییە؟ کەوا فەقری غینایە، ئەوەی فەقیرە لە ژیانی خۆشەویستی و عەشقا ژیاوە دایمە دەوڵەمەندە. مردنی ژین کە لە ڕێی عەشقەکەشیا مردبێت هەتا ماوە مێژوو باسیەکە وەکو عاشقە گەورەکانی ئەمە شیرین و فەرهادە، ئەمە قەیس و مەجنونە، ئەمە چی کە بازەکەی. خۆ ئەگەر نالی قەزدی عالەمی قەڵبی بێ وەرە ئەم دنیا قەڵبە بشانم کەوا شتەکانی بەعەکسەوەیە، ئەڵێ کەوا فەقری غینایە، ئەو کەسی کەوا مەفروزە دەستی هیچی بەدەستەوە نێت و لاواز بێ و دەستکورد بێ دەوڵەمەند بووە. و ئەو کەسی کەوا سەرلێشێەوە و جێژوبەنگە تیا ئەژی و وەکو بەرزەکی بانان لی دەرچووە ئاژاوە جێڕیش بوو. حەلاج دەڵێ هەرچی کەسێ بزانێ لە کێوە هاتووە دەزانێ بۆ کوێچێ، هەرچی بزانێت چیەکە دەزانێت چی پێکرێ، هەرچی بزانێت چی پێکرێ دەزانێت چی لێویستراوە، هەرچی بزانێت چی لێویستراوە دەزانێت چی لەسەر پێویستە، ئەوەشی بزانێت چی لەسەر پێویستە دەزانێت چ فەرمانێکی لەسەرە، ئەوەی بزانێت چ فەرمانێکی لەسەرە دەزانێت کێی لەگەڵا. ناو بازاڕی سلێمانی لە ناو بازاڕە هەمووی 4-5 گوزەر هەبوو لەگەڵ تاک و تاک دوکان وەکو قەیسەری وەسبان پاشا هەبوو، قەیسەری نەقیب هەبوو. بازاڕی قیوان دروست کرا لە 62 ئەو بازاڕی کە باوکم لەوێ بوو. بازاڕی سەلاحەدین بە دوای ئەو دروست کرا. بازاڕی کاک مەحیدین هەبوو، باوکی کاک فازیل ئەوان کە پیان و مەحید دگل، بازاڕی ئەوان هەبوو. بازاڕی حەوزە وشکەکە هەبوو، کۆمەڵێ دوکان بوو و بازاڕ و قەیسەری نەبوو، کۆمەڵێ دوکان هەبوو بەڕیز لەم بەر بۆ بەر حەوزە وشکەکەیان پێوت. ئیتر ئەوەنە بازار نەبوو، قەیسەری نەبوو، کۆمەڵێ دوکان هەبوو بەڕیزێک لەسەر جادەیەک زۆر کەم بوو. سابوونکەران کۆمەڵێ دوکانی لێبوو، سەر شەقام کۆمەڵێ دوکانی لێبوو. دوورترین دوکان لە دەرگەزێنەوە دوکانی کاعوسمانێکە بوو پیانەوە ئوسەگۆجی سەرکارێز. ئەوە هەر لە مزگەوتی نالی لەوێ بڵێم حەمامی نالی مەسافەی 100 مەترێک ئەڕۆی کۆتایی سلێمانی بوو. تر لەو داوە دەشتێکی کاجی بە کاچی بوو، ئەوایە بڕشیدایە گەڕەکی دوورتر لە خالید سلێمانی قەرەجاوە هەبوو لەگەڵ خانە کوڕەکان.
دوای قەرەجاوە پیرەمێرد لە شعرێکاڵێ ئەوەی کە ناوینا قەرەجاوە پەنجەی قەرەجی بچێ بە چاوە ناوەکان گۆڕی بە خەبات بەڵێ لە ژیانی ئێمە چونکە پەیوەندی تەوامانەیە کاکی برام بە نەخۆشەوە هەموو ڕۆژێک ئەتوانی بڵێ مێژوێکی تازەیە هەموو ڕۆژێک ئەتوانی بڵێ سینناریوێکی تازەیە هەموو نەخۆشێک خۆی من نەخۆش بە مامەسای خۆمەزانم کاکە شێخ یعنی من لە نەخۆشەوە فێرە بم لە نەخۆشەوە گەشەم کردووە خزمەتی نەخۆشیشی پێەکەم لەبەرەوە دایمە من نەخۆش لای من مامۆستامە گەورەیە زۆر ڕێزی لێگرم زۆر خزمەتیەکەم و سەرگوزو شەشتی وامان هەیە لەگەڵ نەخۆشە یعنی نەخۆشەکان لەگەڵ منە کە ئەوەنە تێکەڵ ئەبین بە فرێند ینی وەکو هاوڕێیەکی زۆر نزیکی یەکتری هەموو چی لەوانەیە خۆشی و ناخۆشی ژیانی خۆشیان بێجگەدە لە کارە پزیشکەکە زۆریان دەریا بڕن و لای ئێمە پارێزراوە ئەوشتانە هەندێک شتیان من تۆمارم کردووە ئەلبەتە ڕۆژێک یەت ئەبێت تەبەن ڕزامەندی خۆیان لیوەگرم ئەو کەسانی کەوا ئەو قسانەکە ڕوویەوە یا ئەو شتەی باس کردووە بێڵێنەوە چووکە ناکرێ ئەوانە بریتە لە تایبەتمەندی زۆر کەس ڕۆژێک بۆ قسەی خۆش پیاوێکات زۆر برادەر و دۆست بوو وتی کاک دکتۆر هاتووم ئەڵەن ئەوەمە و مەعیدەمەوە ئەوەیە ئەگرێت چەوەنەرێکم بۆ بکەی بەڕاستی من نەمزانی چەوەنەر چییە تم چەوەنەر چییە وتی ڕسمێکە بۆم بگری اینجا تێگەیشتم قەزی سۆنەرە ینی بەڕاستی نووسیمە هەنێ لەو قسە شتانم نووسیوەکەوە قسەی زۆر خۆشە و قسە وەمە لە نەخۆشەوە زۆر شتی سیر فێرە بین ڕۆژێک خوشکێک هات بۆ لام مەمچی ئیلتیهابی کردبوو زۆر ئەڵسا بوو ژانی کردبوو پڕ بە دڵ هاواریە کرد کە منیش وتم ڕێگەم پێدەدەی سەیری کەم بزانم چییە و لێشم پرسی ئایا مناڵە بووە وتی بەڵێ تازە مناڵم بووە خەسووی و دایکی لەگەڵ یابوون هەردوو بەڕێزەوتیان دەستی خوا خۆش بێ کەوای بەسەر هاتووە مستحقە من پێم سیر بوو ینی کە سوکاری نەخۆش بە نەخۆش ئەڵێ مستحقە و ئەو ئازارە با بچێژێ وتم بۆ هەردووکیان وتیان ئەم کچە نەوانە نەوان من نەمبیست بوو نەوان چییە خێرا نووسیم جا من کاکە ناڵم هیچ وشەیە بەسەر ما تێپەڕێتا بە دوایە نەڕۆم نووشەی نەوانم نووسی بزانم قەزی چییە چوم نەخۆشەکەم بینی سێرم کرد ئیلتیهابێکی زۆری هەبوو شیر مابەوە لە مەمچیا بوو بەسەر چاوەی ئیلتیهاب و عیلاجم کرد و زۆر باش بوو هەر لەو ئەینا کە هاتنەوە سەردانیان کردم وتم ئێوە نەوان قەستان چی بوو ئەو ڕۆژە وتیان نەوان ئێمە ئەگەر ژنێک شیر نەدا بە مناڵەکەی بۆ ژناڕی نەوانە دوایی کە گەڕام بۆ قاموسوی فەرەنگی کوردی دەرچوو نەوان لە ئەساسە بە ئاژەڵێک گەڵێن کە بێچۆکی خۆی وەرناگرێ شیری باتێ کە نایگرێ شیری باتێ گوانی ئاستورە بێ و ئاڵسێ و ئیلتیهابەکە و ژانەکە بۆ ئەڵێن نەوان و ئەم وشەیە زۆر وشەیەکی جوانە بە وەفا و ئەمەکدارەکان دەزانن پیاوە گەورە و سەربازە نەناسراوەکان چ داستانێکیان تۆمار کردووە دەزانن قەدریان چەندە گەورە و گرانە و نایەنەوێ لە دەستیان بن دەزانن مێژووی شەرەفمەندان بە هەڵپەکار و هەلپەرستان دروست ناکرێت مامۆستا حەمە عەلی خەراخی من بە برای گەورە و ڕابەرێکی باشی خزمەتی وشەی کوردی ئەزانم و من پێم خۆشە کەسێک گوێی لە دەنگمانە ئەم توانای ئەم پیاوە لە بیر نەکەن ئەم پیاوەی چێکە زۆر خزمەتی کردووە زۆر هەوڵی داوە ڕژنووسی کوردی کۆکاتەوە ئێمە مێژوومان هەیە جوغرافیەمان هەیە ئەم مێژوو جوغرافیە لەو ڕژنووسانە هەیە ئەبێ ساخ کرێتەوە ئەوەی ئەو پیاوە ئەکا نانرخێنرێ ئەوەی ئەو پیاوە ئەیکا بە هیچ شتێک ناتوانی بێ قەبڵێنی بڵێ ئەوەنە دێماقی ویشیتەوە لەبەرەوە ئەو پیاوە چەند بەسەر بکرێتەوە چەند ڕێگەی بۆ ئاسان کرێت بەڕای من حەقە تیمێ بخرێتە خزمەتی یەک تیم لە نووسەر و نووسین و چاپ و چاپەمەنی و ئەوە بخرێتە خزمەتی ئەو پیاوە من بە خۆشحاڵی و ئەڵێم چەند جارێک بە خزمەتی گەیشتوم و تا بڵێ هەموو جارێک من دەرسێکی تازە لەو پیاوە فێر بووم زۆر خزمەتی زمان و ئەدەب و ڕەشنووس و دەستنووسی کوردی ئەکا و کردووە و لە هەوڵی بەردەوامایە بەس تەمەن بەس لای خوایە بەدەست کەس نییە هەتا ماوە ئەو خەڵکانە حەقە ئەمەنەی نرخی بیرێتێت ئەمەنە بەدەنگەوە بچێت و من وەختی خۆی کە لە جامیعە ڕاگر بووم داوایەکەم کردوتەمە زانکۆیە بکرێتەوە بە ناوی زانکۆی کوردۆلۆجیەوە کاکە کولیە بکەنەوە بە ناوی کولی کوردۆلۆجیەوە پیاوێکی وەکو ئەو پیاوە ئەقەتوانێت گەورەترین بەشی بەرەترین کۆلێجی بەرێ بەڵێ زۆر مهمە ئەو پیاوە ئەوەی کار لە ئەقڵانیە لە توانای کەسی شانیە
لە توانای ئەتوانی بڵی سیستمێکایە لە توانای منەظەمەیەکایە لە توانای ئەوایە ئەمەی کابەتەنیا هەوڵێکی زۆر ماندووە پێوەی خۆزگە بەقەدەر ئەو هەوڵ و خۆشی ئەو بەدەنگیۆ بچوونە. مەولانای ڕۆمیە فەرمێت خۆحافیزی تەنها بۆ ئەوانەیە کە بە چاوەکانیان عاشقە بن، بەڵام ئەوەی کە بە ڕۆحی و دڵی عاشق دەبێت هەرگیز تووشی دابڕان نابێت. خۆشەویستی دەریایەکە، من قومێکم پێدراوە، من بە تەنها جامێکی چووک بە قەد دڵم پێبڕاوە. شاری شارزوو ئەی لوتفەکەت خەفی